بناوی خوای بەخشندەی میهرەبان دووبارە ئەڕۆینەوە سەر باسی تەفسیرەکەمان آيتي 265 سورة البقرة. ومثل الذين ينفقون أموالهم ابتغاء مرضات الله وتثبيتا من أنفسهم كمثل جنة بربوة أصابها وابل فآتت أكلها ضعفين فإن لم يصبها وابل فطل والله بما تعملون بصير. طبعا ما لا باس أو ما كنت مع الأوانيك صدقة وخير كان منتكن رياء كان آزاري بران بردن وكو تشوايا وكو وايا لبان تشمنتويك بريك قلا كان السد تشمنتوكياو سوزو إني تياتشينن داروشتي تياتشينن أو هيش سودي كينيو بارانيكي خاي ليدا بارانيكي تند ليدا خولكا أباتو تشمنتوكا مينيتوا أم جا خوي تعالى فرمي أي أو كزاني كاتي خير أكن كاتي نفقة أكن ابتغاء مرضات الله الرياية ثانية سيد كبرينا يعني آية كان تكميلية كتيريك أكتب الرياني كي بوخوابي كي ابتغاء مرضات الله وتثبيتا من أنفسهم أو كسا بأوبري إيمانك بتوى أم إيشاكا لناخي ضل وإيشاكاكا لبر خاطري خوائكا أو خيره بأوناكا خلق بزاني أصلا جاري واحد دستي راسي أي بخشي دستي شبي فينا زاني تثبيتا من أنفسهم كمثل أو ميانوكو تشيوايا كمثل جنة بربوة وكو أوايا باخي كي كردبية لسر أو شاخة جوانانا لسر أو برزايانا ربوة يعني برزاية باخي كي جواني لسر أو برزايانا كردوها لشوين يكا زور زور دلگيرة جا باخو زرعاد لشويني برزيا تايبته اشتكى زور تايبته أصابها وابل باران ليدا برهمكي چند قاته فآتت أكلها ضعفين يعني لجاتي وإلى شونكي ترى يعني برهمكي حدك محدودا لو يدو قات أي شونكي برزة وبارانك زورتر ليدا أي أجر باران لينا دا يعني باراني تند ليدا واي أي أجر باراني تند لينا دا شونك شونكي برزة بارانك خفيفش ليدا تأثيرك سبحان الله كاريغري هي فإن لم يصيبها وابل أجر بارانك تندش لينا دا بارانك كمش ليدا فطل يعني هل بركتك تيايا والله بما تعملون بصير أني من نموني أو كسيه كواخير لبر خاطري خواك منتي تياناك رياي تياناك خواهي تعالى بصيرة بناو دل كي ايكاتو كي بو اويكا كي بو ريايكا أهلي الريا وقوايا لزويكي تختي هنا كهيج برهمي كينية باراني تند ليدا لنايبا بلام اوان وكوايا لشونيكي برزية لشونيكي چاكا پر بيتو پر بركت چنه بارانك تند بي اونا بركتك زيادة أمجا لآياتي 266 أخوي تعالى فرمي أيود أحدكم أن تكون له جنة من نخيل وأعناب تجري من تحتها الأنهار له فيها من كل الثمرات وأصابه كبر وله ذرية ضعفاء فأصابها إعصار فيه نار فاحترقت كذلك يبين الله لكم الآيات لعلكم تتفكرون. هروها جارك تلقوا تعالى نموني وكسانة دينتك خيرا كان بخوانايك منتو شاباشو أمانا أكن وهي تعالى دوبارة تأكيد كاتا وكا نمونيان كي ترشيان بو دينيتوا نمونيان وكو خوي تعالى فرمي حزكا يكتان هيك ليه وحزكا باخي كي طبعا خير وصدقات كي وكوايا يعني باخو باخشاتك زورة هبي او بجيري الريبكا جورها ميوي برهمداري تيابي بتايبتي خرما وتري يعني باخك هر باس ناكري للجوانية اما طبعا نمونيو كسيك خيرك وايا ظاهركي بلان بداخه چونك نيتي باك نيه چونك بو خوانايكا نمونيو كو وايا او كابرا او هي او برهمه چاكه هي بلان بير بو باكي كوتو ناتواني خوي اشتيابكا برما منالي هي بلان منالكاني او منالنا او نبي هيزن توانا اني لنا او باخه غوري يجكنو بي باريزن وله ذرية ضعفاء أم بياوا لبروي كسني خزمتي باخا كيبكا قرما لي ادا كسني عيودا وخوي اسوتي قرمايك لي ادا اي سوتيني
وأصابه الكبر وله ذرية ضعفاء فأصابها إعصار بايكي تند لي أدا قرمايكي تند لي أدا قردلوليك لي أدا فيه نار يعني زور قرمو أمش أو ندراوة أم باخا شكب خاوانكي ناتواني من على كان شي توانا النية فاحترقت أموي تياتشو سوتا قيمتي نما لجاتي أو باخا جوانا بوبا باخێکی خۆڵەمێش هیچ عەرزێکی تەخت هیچ سوودێکی نییە. ئەمە نمونەیە ئەو کەسانن کەوا کاتێ خێرەکەن ڕیاکەن بۆ ڕیایکەن بۆ سومعەتەیکەن كذلك يبين الله هەر بەو شێوەی خوای تەعالا بۆتانی ڕوونەکاتۆ ئەی ئیمانداران تاوەکو لعلكم خوای تەعالا ئاەتەکانی خۆیتان بۆ ڕوونەکاتۆ لعلكم تتفکرون تاوەکو بیری لێ بکەنەوە تاوەکو تێ بفکرن و بیری لێ بکەنەوە. ئەمجا خۆشەویستەکانم ئەڕۆینە سەر ئاەتی سێ ئاەتمان ماوە ئاەتی 267 خوای تەعالا فەرمێ یا ئەیها الذین آمنوا باسی نەفەقایە گەشت ئەم ئاەتانە یا ئەیها الذین آمنوا أنفقوا من طيبات ما كسبتم کاتی ئەبەخشی بانیەتیشت خوا بێ بەس شتێ ببەخشە سوودی هەبێ باشەکەی هەڵبژێرە طيباتەکەی پاکەکەی جوانەکەی باشەکەی ومما أخرجنا لكم من الأرض وأوي لو برهمي كبيتان مان داو يعني أم باخو باخشاتاني كبيتان مان بخشيوه لي ببخشن حتى ولو أجر زكاتي شيتيانا به حتى أجر زكاتي شيتيانا به لي ببخش باخوا بركتي تيبخا يعني خو بخشين بس بيوندي بزكاة ونية بو غير زكاتيش تو كاتب خوي تعالى شتكت بيدا حق لي ببخشي خوي تعالى سياريكي بتو داوا اگر دراوسيك نخوش كوتو لشويكي درنگا يعني معقول نيتو نگيت فرياي خوي تعالى خانويكي بتو داوا دراوسيك توشي مصيبتك به اي تو ترمالت بوشي اگر مالكت لخدمتي دراوسيكت انا به لخدمتي خدمتك انا به يعني زور گرنگا انسان يعني قدري او بزانك خوي تعالى بيه بخشي يا ايها الذين امنوا انفقوا من طيباتي لا باككاني اوي كبيتان مان داوا ما كسبتم ومما أخرجنا لكم من الأرض ولويش كبيتان من داوى للزبي ولا تيمموا الخبيث منه تنفقون يعني ما قرن في سكة كوب كنوا والله ما بكلك ناي خو ما ناي خو بيني مدراوسي كمان بيني بخز مكان مان انتو بكلك ناي ام جايني لي بخل كيتر ولستم بآخذي والله اقر بدري بخوتان ولي ناقرن يعني اقر او بدري بخوتان ولي ناقرن مال واهي بيني معنا لقربانية على اساس قرباني كردوها والله اشتكي ناردو بو مالي خلقي خوا اقدار مگر بس بكيت ناو شليا وشوربايا مگر بس بوت تامكي خوشكا اجينا بكلكيش نه الا ان تغمضوا فيه افرمي يعني اگر او بدري بخوتان ولي ناقر مگر چاوي لي بنو خينن انت سالي واش تكت بيدري حزناكي ولي غريبه چاو نو خينن چار ناچاره روجيري كابرا ابي يعني ما بس يويا كاتي ابخشي شتي باش ببخشه شتي ما بخشه كخود بدري بيدوري ناقري مگر وچاو نو قانو ولي واعلموا ان الله غني حميد خوا زور دوله من اخوا بيوسي بتونيه بس بو قازانجي خود خوي تعالى بيت فرمي ببخشه كاج بخشيشتي چاك بخشه هندي لمسلمانان هي كاتي زكاه ادن دلايان هي باري خومانيان هي بسبنجي وديو اوانا ارون چاككان بخش اسلام داوای لیکا باشەکە هەڵبژێرێ باشترینی حیوانەکانت ببەخشە لە پێناوی خوایە نەک بڕۆی بە خراپەکان هەروەها لە پارەکەتیش حتا بۆ تەکرێ دەست بۆ چاکەکان چونکە ئەوەت بۆ ئەمێنێتەوە دایکە عایشە کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری لێ کرد فەرمووی عایشە چی ماوەتەوە لەوەی کە بەخشیانە وەڵای پێغەمبەری خوا هەمومان بەخشیوە بەس دەستێکی ماوەتەوە یان بەس ئەوەی ماوەتەوە فەرمووی بەس ئەوەی نەماوەتەوە فەرمووی ئەوەی بەخشیتە هەر ئەوە ماوەتەوە ئەوەی بەخشیتە ئەمە ئیسای خۆی نۆڕاو هیچ شانی بەس ئەوە ناردوتەوە قیامەت يعني ئەوەی کە ناردوتە ئەوە ماوەتەوە الباقي هو ما تصدقت به يعني ئێمە ئەبێ چاکەکان بنێرین بۆ قیامەتمان شتە چاکەکانمان بنێرین بۆ قیامەتمان گوێم لێ بوو ئێوارە کابرایەک هاتبوو دیفاعی لە سەرکردەیەکی ئەهلی دنیا کرد سەرکردەکە باری لارە ئێستا ئەویش هاتوو دیفاعی لێ کرد ئەیوت من ئەوەنە کوڕمەیە هەر هەمووی لە پێناوی ئەو ئادەم بەکوشت
گریان ما دو دینەکەی ئیسلام ئێمە ئامادەنین لە پێناوی ئەم ئیسلامە کە ئەزانین هی خوایە و دینەکە دینی خوایە و حەقە و ئەو ئەژزانێ ئەو هیچ پوچەڵەوە ئەمرێ و بەیانی هیچ سوودێکی بۆی نییە ئامادەیە هەر هەموو مناڵەکانی کوڕەکانی لە پێناوی بدا بە کوشت بەڵام ئێمە ئەم دینە جوانەمانەیە بۆ ئەم دینە هیچ ناکەین من زۆر جار ئەبینم ئەم هەندێک حزب بێ باوەڕی بە دین نییە ئەبینم چۆن لە پێناویە خەڵکەیە یعنی قوربانی و ئادار و عەجایبت کاتێ سەرکردەیەکی یان کەسانێکیان ئەگیرێن یان شتێکیان پێکرد ئەڕوان لە بەردەمی کونسوڵیەی ئەو وڵاتەیە خۆیان سووتێنێ ئاگرە ناتە خۆی کوژێ لە پێناوی قائیدێکە کە ئەم قائیدە نەبۆ دنیای باشە نەبۆ قیامەتی باش نەبۆ دنیای باشە لەبەرەوەی ئەم کابرایە زەلیلە ئێستا لە دنیا هیچی بۆ ناکە هیچی لەدەست نایە بۆ قیامەتیش باوەڕی بە قیامەت نییە قائیدەکەی تا خازانجی بە قیامەتی ئێمە ئەم دینی ئیسلامە خوای پەروەردگار دنیا و ئاخرەتی بەدەستە ئێمە ئەوەنەی ئەو کەسە ناتوانین لە پێناوی خوایە بکەین من جار وایە عەجایبم دێڵم خوایە زۆر سەیرە یعنی موسڵمانان بۆ ئەوەنە ئامادەنین لە پێناوی دینەکەیانە قوربانی بن ئەوەندەی کابرایەکی بێدین مان لەدەست نایە بەڕاستی مع الأسف ئەڵێم ڕۆژێکیان ئەسحابەکان هەستی ئەسحابە و سەیر ئێمەکە ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکە دەوری قەڵایەکیان دابوو لیان عاسی بوو قەڵاکە فەتح ناکرا دوژمنەکان زۆر دڕبوون دەرگاوشتەکانی زۆر قایم بوو زۆرمانەوە بێ ئومێد بوون و زەروریش بوو ئیشەکە زۆر زەرور بوو ئیتر چار نەما نیانەتوانی قەڵاکە نەعشکە ئەسحابەیەک لەگەڵ بڕێ لە ئەسحابەکانە تەکبیرەکە ئەڵێ بۆ نایەن لە شەوێکی درەنگە من بەرزکەنەوە هەڵم دەن و دیوارەکە زۆر بەرزە هەر چۆن نەبێ هەڵم دەنە ئەو دیوە هەر خەنەمانی برم دەنە ئەو دیوە جانەمە بکەی هەر دەست و خاچ و گیان لەوانەیە ئەگەر ملت نشکێ لەوانەیە دەست و خاچ و گشت گیانت بشکێ ئیتر چۆن نەتوانێت یعنی تا ئاچی سەد وتی من تیا بچم باشترە لەوەی ئێمە جێشەکە سوپاکە بشکێت و موسڵمانان وەزعی خراپیان بەسەرا بێ با من ببمە یعنی وەکو بڵێ من تیا بچم بەڵام ئیسلام سەرکەوێ طبعا ئەمە شەوێکی درەنگ قیادار خەوەری نییە ئەماکەن بەرزیەکەنەوە و تر بزان چۆن بەرزیەکەنەوە لە قەڵاکە وایە دەنەوە دیمە کە ئەکەوێتە ئەو دیمە دەست و خاچ هێشکێ بەڵام ئەوەنەی تیا ئەمێنێت تا ئەگاتە دەرگاکە و دەرگاکە کاتەوە دەرگاکە ئەکاتەوە و یەکسە موسڵمانان چنە ژوورەوەی تر دوای وەخت جێش ئاگادارە بۆ قەڵا کراوە قەڵاشکە و الحەمدولله موسڵمانان سەرکەوتنێکی مەزن بەدەستێنن سێرکەن برا بەڕێزەکان سەی خۆفیداییکردنی موسڵمانان کەن لە زەمانێک لە زەمانەکانە ئیسە ئێمە زۆر کەم تەرخەمین بەڕاستی بەرامبەر بە دینەکەمان مع الأسف بەڵێ ئێمە ئامادەنین هەتا زەکاتەکە بە جوانی بدەین هەر زەکاتەکە کە حەقی خوایە موسڵمانان زۆربەیان بە جوانی نایدەن یعنی مسلمان وایە گاتە منەڵێ مامۆستا وەی چییە یعنی مامۆستا یعنی من نازانم وەڵی باوکو دایکم زۆر فەقیرن و مامۆستا حەزەکەم زەکاتەکان پێ بدەم و بداتە دایک و باوکی یا پیاوتی ئەڵێ مامۆستا وەڵی کوڕێکم هەیە یا مناڵەکانم ئەیدەم بە کوڕەکانم برادەرێک هەیە مامۆستا ئاینیایی باوکم هاتووتە لام وتێتی کوڕم ئەمەوێ زەکاتەکە بەم بە کوڕەکانم وتی منیش وتم باوە دروست نییە و کوڕی چی تۆ زەکاتە بێ بە خەڵکی تر و بە کوڕەکە ئەوێت دوای ئەوە چوو بۆ پرسیاری لە مامۆسایەکی تری کردبوو یعنی مامۆساکەی خەڵەتاندە بزان بە چی شێوەیەک ئەڵێ مامۆساکە وتی دروستە بیدەیتێ وتی دروستە بیدەیتێ ئەوێ داتۆتە بۆ لای من وتێتی هەی فێڵ بازە تێ بم خەڵەتێنێ دەمێنەکە یعنی وە کوڕەکەی خۆی وتێتی کوڕەکەی مەلایە وتی ئەتێ بم خەڵەتێنێ ئەوە من لەو مەلاکە پرسیارم بوو وتی ئەوە بیدەیتی من هەی دەمە کوڕ کچەکانی خۆم وتی هەر ئاخری دایە براکانم وەک خۆشکانم تێک یعنی سەیر کە برا بەڕێزەکە سەیر ئەم عالەمە بە دوای چی بیانوویەکە ئاگەڕێ هەر ڕێگا بدۆزێتەوە بۆ ئەوەی حتا زەکاتەکەش لە سنووری ماڵەکەی خۆی تێپەڕ نەکە لا حول ولا قوة إلا بالله آياتي 268 خوي تعالى فرمي الشيطان طبعا الشيطان ناتيلي يعني ما لدواء أو آياتاني كباسي خيرك أو تشونك أو تشيب كي باشا وتشي رقاب الشيطان نايلت شيطان نايلت وبجواني خيرك بكي بجواني خيرك بكي الشيطان يعيدكم الفقر دي الله بابا تو أقرم بكي فقيرك بي الله زلامك تازا
ڕەمەزان لە کاتی ڕەمەزانە گەرمە بێ زەلامێ زۆر دەوڵەمەندە لە کاتی ڕەمەزانە هینە بێ گەرمە بێ بە تەشجیعی بڕێ خەڵکۆمانە دێ بۆ مزگەوت ئەڵێ هەر لەگەڵ ئەوە ڕۆژ ڕەمەزانە دێ بۆ مزگەوت و زۆر دەوڵەمەندە زۆر کوڕەکانشی زۆر دڵیان خۆشە بێ باوکیان دێ بۆ مزگەوت و ئەڵێ کات زەکات دێتە بەرە مامۆستا باز زەکاتەکە ئەڵێ ترەویش گەرمە بێ ئەڵێ کوڕم فایدە ناکا بەخوا ئیتر با ئێمەش زەکاتەکەمان دەرکەین و چەند ساڵە زەکاتمان دەرنەکردە با ئیتر ئیسا ئەمساڵ دەریکەین حسابی کەنەوەمان ئەڵێ کوردە ئاشن لە خۆشییان نازانن چی بکەن دەسەکەن بە حساباتێ دەقیق و ورد و ئەمانە دوای زەکاتەکەی نزیکەی 8-9 دەفتەرەکە زیاتریش زۆر زیاتر ئیتر ئەڵێن باوە پیشانی دەن باوە ئەوە نەیە و زەکاتەکە ئەمانە ئەڵێ تەماشا ئەڵێ یانی چی یعنی من ئەوەنە دەفتەر بم بە زەکات ئەڵێن وەڵامە یعنی من ئەوەنە پارە بڵم بە ئەو خەڵکە هیچ و پوچە ئاو بەم لەفزاوە ئەڵێ وڵایتر باوە ئەمە زەکاتەوە کە تۆ زەکات بەیە بێ ئەڵێ تووڕابێ وەڵڵاهی 1 دیناریان یعنی من ئەو پارەمە چی کۆم کردەوە بینم بەوانە لا حول ولا قوة إلا بالله جاو پیاوە نمونەیەکی جوانی هێنایەوە نمونەیەکی زۆر جوانی هێنایەوە دەستێوی هێنابوو دەستێو لەنا ئەم دەستێوە سێوێکی دەرکرد و لەتی کردی بە 4 بەشۆ یەک دانەی دەرکە خسێلاو ئەوە کانتریشی هەمووی دانابوو 9 دانە ساغ ئەو دانەیشە ساغە بەس یەک لەتی لێ دەرکراوە لە 4 بەشە بەشێکی لێ دەرکراوە فەرمووی خوای تەعالە ئەمانە هەر هەموو بە تۆ داوە دوای ئەڵێ ئەم دانە من دامە پێت بەس بیگێڕنەوە بۆ خۆم لە جاتی من نامەوێ بەس بیدەرە عەبدەکانم تەوزیعی کە بەسەر عەبدەکانمە جاری وایە ئەو عەبدەی کە تەوزیعەکەی برای خۆتە خزمی خۆتە ئامۆزای خۆتە عاشرتەکەتە کە ئەیدەی پیان خۆتی پێ گەورە ئەبی ئەڵێ نایدەم چی بیدم ئێ بابە من 9 سێوم پێداوی ئەو دانەشە کردمەتە 4 بەشۆ سێی توریشی هەر بۆ خۆتە یەک دانە ئەوەیشی کە ئەیبەخشی خۆتی پێ گەورە ئەبی خۆتی پێ زینەبی نایدەم ئەمە شەیتانە الشەیطان یعیدکم الچی الفقر ويأمركم بالفحشاء خوای تعالاش والله يعيدكم مغفرة منه وفضله سبحان الله سيرك شيطان عليه فقيرك بي خير مكة يعيدكم الفقر ويأمركم بالفحشاء خوای تعالاش يعيدكم مغفرة منه وفضله بلام تو مغفرة وفضلك إخوة ورناك دي الرب لا شيطان بقصي شيطانك والله دوباره فرمي والله واسع عليم يؤتي الحكمة من يشاء زور مهمة إنسان عاقل بلا جيانا أما طبعا من ربط بمسائل خير صدق زور مهمة إنسان لجيانا حكيم بحكيم زور مهمة إنسان كاتي باري هي بزانت شون سرفيكا أما كابرايكي تشيني أما خزمة سايق سيارة يقررتوا أما زور دولة من بو كابرا لتشين خوتان زار منال يا نابي يا أنا نار منال يا منال كان نبي ئەلە کابرا زۆر دەوڵەمە یەکێکە لە زۆر دەوڵەمەندەکان لە چینە سایقەکەی ئەڵێ نییە من بەردەوام خزمەتی مەکرد و سیارە ئەمانە و ئەڵێ ئەویش هەر کۆیە کردەوە هەر کۆیە کردەوە ینی ئەڵێ لە ئەخیرە کابرا مرد هەرچی وەرەسەکەیە بۆ ژنەکەی مایەوە ئەڵێ منی ژنەکەیم خواست هەرچی پارەیە کەوتە ژێر دەستی خۆم ئەڵێ دوایی زانیم ئەو خزمەتکاری منە و خزمەتی منەکە نەک من خزمەتی ینی دوای ئەوە بۆم دەرکەوت کە ئەمە چەند ساڵە من ئەو خزمەتی منەکە پارە کۆکاتم بۆ من دوای زانیم خەڵکێکی زۆر بەڕێزان شوێنی شەیطان کەوتۆ حکمەتی نەماوە ئەو بۆ خەڵکی تر کۆیە کاتەوە یعنی چی بۆ خەڵکی کۆ ئەی من بۆ کوڕەکەی خۆم ئەی کوڕەکەی خۆت بەیانی کچی خەڵکەوتە ژنی ئەوێتە این خەڵکتر ئەی بۆ کچەکەت بەیانی شووە کاتە پیاوێکی تر بۆ خۆی جوانای خوا کشتیێتە هینەوان يعني الأخيرة تو قيامتي خوت الفوتان قيامتي خوت الفوتان بو دنيا على بعقلتنين كس أويك قيامتي خوي لبيناوي كرة دنياي خوي نا قيامتيش دنياي خوي لبيناوي دنيا وقيامتي لبيناوي خلق أزاني شون دنيا يعني كابراك كويا كاتو أمن الرزيلي ليكا يعني هر لدنيا شيء إسراحات لبارقناك بو خلط الكويا كاتو بو دنياي خلقي تر زۆرینەی ئەوانەشی کە وەرەسەکەت ئەبن با بزانی نعلەتت بۆ نێرن بڕات بێ نعلەت چییە خۆ مەرجنیەوە ئاشکرا بڵێ لعنەت وە بەخوای گوێم لێ بەوتێ دەکن لعنەت لە حاجی فڵان خۆزگای ئەمەی بۆ کەم نەکردایەتەوە بۆ باوکی خۆی
تيجي اگر والدەمیش نەیڵێ و عمل لعنەتی بۆ نێرێ ئەزانی چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مەبنە سەبەب ئەوەی لعنەت بۆ دایک و باوکتان بڕوا لە شوێنێکە دامەنشە خەڵک بێژ ئەمە لعنەتی لێبێ لعنەت لە دایک و باوکی ئەمە بۆ لەم شوێنە دانیشتە شوێنەکەی لێمان تێکدا دێ ئەو کابرایە کە سیارێکی بەلاشی دەستکەوتووە و تەپ و تۆزەکاتە دەم چاو خەڵکا و لە زستانانە قوڕەکاتە سەر و گوێلاک خەڵکا چەندێ لعنەت بۆ باوک و دایکێچێ زۆربەی ئەوانەی کە بە عەرەقی ناوچەوانی خۆیان پارە دەرناکەن ئاواکەن بە خەڵک بۆیە خۆشەویستەکانم بەڕاستی حکمت و عاقلی ئەو کەسە ئەوەیە کە کاتێ پارەت هەیە بزانی لەکوێ دەرێکەی چۆن سەرفیەکەی حکمت ئەوەیە ئاڵێ حکمت چییە حکمت ئەوەیە کە ئینسان لە قورئان و سنت جوان تێگەیشت بێت حكمت أوية كوا وضع الشيء المناسب في المكان المناسب في الوقت المناسب وضع الشيء المناسب في الوقت المناسب في المكان المناسب شتي قنجاو لشويني قنجاو لكاتي قنجاو شتي قنجاو لشويني قنجاو لكاتي قنجاو كي هي أمي هبي امرو عكسي حكمتي الشياتية قوشيتي روانية برد فردا خلقية الشياتة بس برد فرنادا خوزقايا بردي فرداية خەڵکەیە شێتە ئەڵێ شێت خراو نییە نیوە شێت خراوە خەڵکەیە نیوە شێتە بەخوا زۆربەی خەڵک حکمەتی نییە ئەمڕۆ یؤتی الحکمة من یشاء خوای تەعالی بەخوا نیعمەتە ئەگەر خوا حکمت با بە ئینسان ئەمجا فەرمیە کەسێ ومن أوتي الحكمة فقد أوتي خيرا كثيرا والله حكمت بپارش ناکڕێ برا مشکلەکە ئەوەیە حکمت والله هەر کەسێ حکمەتی پێ بدرێ خێرێکی زۆر گەورەی پێدراوە وما يذكر إلا أولو الألباب کێ لەم قسە تێگا کەسی عاقڵ و ژیر خاوەن عقل قورئان و حەدیث بۆ ژیرەکان هاتووە بۆ بێعەقڵەکان ناتوە بەداخەوە هەزار جار بەداخەوە خوای پەروەردگار هیدایەتمان بدا و ڕەحممان پێ بکا و حکمتمان پێ ببەخشێ و لەگەڵ عاقڵانە حەشرمان بکە دەرسی داهاتوە ڕۆینە سەر آياتي 207 خوای تعالى لماني قبول كرد به والسلام عليكم ورحمة الله وبركاته.